سڵاوتان لەبێت بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵام کاتەوە هەموو کاتێکی ژیانتان باش هیوادارین کە لە هەر کوێیەکەن ساغ و سڵامەت بن و مەجالیەوەتان هەبێت تا بە کۆتایی بەرنمەکەی خۆتان واتە بەرنمەی ئێمە و بینەروبی سەرمان بن هەروەک ڕەواڵی هەموو هەفتە بەرنامە هەفتێشمان چەند بابەت و چەند وەڵام بە پرسیارێکە ئێوەی ئازیز و خۆشەویست نردوتانە لە خۆ دەگرێت ناوبڕێک ببینن حتمما زوو دێنەوە خزمەتتان و بابەتەکان دەست پێ دەکەین فەرموو زەیزی لەی زریانە و زوقمە و دەسڕچیانە هەڵکە و ئاگردانە ئەم شەو زستانە بە فرانگرت کۆڵانە بەدڵی من زۆر جوانە 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 هەی 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 لەم سەرما سۆڵەی زستانە هیوایەک هەرگەرمی گیانە کە شەور و لە داکشانە ئەم شەو زستانە ڕۆژ لە هەڵکشانە دڵگەشێن و جوانە 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 هەی 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 بەفرەژاڵ لەمبانە پریکە پریکەی زاڕۆکانە لەم تروکە بەفرانە گەورە بیری لای وەروەرە و بچووک خلیسکانە ئاسمانی چاو ناکاتەوە بارین بێ و چانە شەو چلەی زستانە شەو چرە و شەو خوانە لاوژەی دڵدارانە تین و وزەیگیانە جوانە 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 هەی 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 شەوێ شادمانە لەم شەو زستانە دڵای کوردستانە بەدەست خۆم لە جوانە 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 هەی 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 چاو نبینێ و بۆرانە کڕی وەکتەم تومانە سروش ڕووی خۆیدا پۆشیوە بەلۆیە سنجانە لێیگەڕێ با چاکچان بنوێ و خەوەی نەجوانە کە تێر ڕازە گازی دەکات گەزیزەی کوێستانە ئۆ باڵبەستۆم جوانە ئۆ باڵبەستۆم جوانە جوانی لێ بڕوانە دەیبینی کە جوانە 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 هەی 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 کاکتەها کوردستانی کە جاروبار نامە و پەیامان بۆ دەنێرێ و بۆتە هاوڕێیەکی بەرنمەکەمان ئەم جارش لە کورتەنامەیەکدا نووسیوێتی بۆمان هاوڕێیان سڵاو ماندوو نەبن چەند پرسیارم هەیە
گوشارەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر هەرێمی کوردستان و حیزبە سیاسیەکان گەیشتەکوێ هەرچەند لەوانەیە شەڕی غەزە کۆماری ئیسلامی سەرخاڵ کردبێت بەڵام جاروبار دەبیستم و دەیخوێنمەوە کە کۆماری ئیسلامی بەردەوامە لە هەڕەشەکردن. سپاس بۆ ئێوەی ئازیز کاکتا ئەوەی کە کۆماری ئیسلامی بەردەوامە لە هەڕەشەکردن شتێکی تازە و نامۆ نییە. کۆماری ئیسلامی بەم هەڕەشەکردانە و لە ڕاستیدا بە قەیران سازی کۆماری ئیسلامیە دەبێ وا بنوێنێ کە هەڕەشە هەیە قەیران هەیە دوژمن هەیە هێرش دەکەن ئێران دابش دەکەن تا بەم جۆرە کەش و هەوایەک بخڵقێنێ کە یەکەم ئیسباتی وجودی خۆی بکات و دووهەم هەر دەنگێکی ناڕزایەتی بە یەکێک لەم بیانوانەوە سەرکوت بکات. ڕاستە لەم ماوەدا زۆرتر سەرقاڵی شەڕی غەزەیە بە تایبەت کە تا ئێستای بە ئارەزووی کۆماری ئیسلامیەوە بەڕێوە نەچووە. دەرهەر حاڵ جگە لەمە کۆماری ئیسلامی لە درێژەی هەڕەشەکردن لە هەرێمی کوردستان مەبەستێکی تر تاقیب دەکات کە ئێمە زۆر جار باسمان کردووە. واقعیت ئەوەیە کە حیزبەکان زۆرتر بیانون کە ئەڵبەتە پێشتر و ئێستاش ئەم بیانوانە زۆر بێبنەما بوون. بەڵام بە تایبەت لە شەرایەتی ئێستادا کۆماری ئیسلامی بە دوو هۆی ئەساسی حەز ئەکات زەقیکاتەوە. هۆیەکان ئەمانن: یەکەم شۆڕشی ژینا و تەئسیر و کاریگەری حیزبەکان لەم شۆڕشە بە تایبەت لە کوردستان. دووهەم بەرتەسکردنەوەی قەوارەی هەرێمی کوردستان. دیارە لە ئەنجامی ئەم مەبەستە کۆماری ئیسلامی بە تەنیا نییە بەڵکو سەرەڕای بەرژەوەندی جیاواز لەسەر کێشەی کورد لەگەڵ حکوومەتەکانی تورکیە و عێراق و سووریا جۆرێک هاودەنگیان هەیە. ئەم حکوومەتانە بە درێژایی مێژوو نامۆ بوون لەگەڵ خەباتی خەڵکی کورد بۆ چارەسەرکردنی کێشەی نەتەوایەتی. ئێستا زۆرتر لە هەر کات بە گونجاو دەزانن مەجای ئەوە نەدەن کە خەڵکی کوردستان لە هیچ شوێنێک بە حاڵ نزیک بێتەوە لە مافی دیاریکردنی چارەنووسی خۆی. جنایەتەکانی دەوڵەتی تورکیا لە ڕۆژاوا بە هاوکاری دەوڵەتی سووریا داگیرکردنی بەشێک کە خاکی هەرێمی کوردستانە هێرشی ئاسمانی بۆ قوڵایی خاکی هەرێمی کوردستان پەلامار و هێرشی پەیتا پەیتای کۆماری ئیسلامی بۆ سەر هەرێمی کوردستان بڵاو پێکردنی تیمە تەرۆریستەکانی لە هەرێمی کوردستان بڕینی نانی خەڵکی هەرێمی کوردستان لەلایەن حکوومەتی عێراق لە کارخستنی پارلەمان لە هەرێمی کوردستان و زۆر کاری تر ئەو ڕاستیەمان بۆ دەردەخات. بۆیە ئیدامەی هەڕەشەکانی کۆماری ئیسلامی نامۆنین. پێویستە ئەم هەڕەشانە ڕابگرێت تا ئیمکاناتی دەخاڵەت و دەستێوەردان بۆ خۆی بهێڵێتەوە. ئێستا هێندێ هاوسەنگی هێز ئیجازەی ئەو کاران پێنادات بەڵام ئەوان واتە دەوڵەتانی داگیرکەری کوردستان ئیشی بۆ دەکەن تا هاوسەنگی هێز لە ناوچەکە بە قازانجی خۆیان بگۆڕن. دیارە تا ئەو جێگایە بە هەرێمی کوردستان دەگەڕێتەوە بەداخەوە کێشە ناوخۆیەکانی هەرێم ئەم مەجالەی بۆ دژمنانی خۆیان زۆرتر فراهم کردووە. کەوابوو چاوەڕوان دەکرێت کە حکوومەتی ئیسلامی هەروە درێژە بە هەڕەشەکانی خۆی و کاری تێکدەرانە لە هەرێمی کوردستان بدات. بەڵام بە دیاری کراوتر لە ئاست هەڕەشەکانی کۆماری ئیسلامی ئێمە سیاسەتمان ڕوونە و زۆر جاریش باسمان کردو و بە کورتی لەم چەند خاڵی خوارەوەدا خۆی دەگرێتەوە. یەکەم، ئێمە سەرەڕای هەر هەڕەشەکردنێک و هەر زەخت و فشارێک پرەنسیبی سیاسی و تەشکیلاتی خۆمان دەپارێزین. پرەنسیپی سیاسی بەو مانایە کە خۆمان بە پشتیوانی خەباتی خەڵکی کوردستان لە هەر شوێنێک دەزانین بۆ سەلماندنی مافی دیاریکردنی چارەنووسی خۆیان. هەر بۆیە بە تایبەت لە ئێران مەجال نادەین بە کۆماری ئیسلامی لە ڕێگای ئەم گوشارانەوە تەئسیر بکاتە سەر وورەی کۆمەڵانی خەڵکی کوردستان و بزوتنەوەی شۆڕشکێڕانی کوردستان و بە خەیاڵی خاوی خۆی تووشی نائومێدیان بکات. پرەنسیبی تەشکیلاتیش بەو مانایە کە حوزوری خۆمان لە هەرێمی کوردستان بە هاوکاری و هاو ئاهەنگی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان ئیدامادەین. بەڵام ئیدامەی ئەم فعالیەتە لە هەرێمی کوردستان وەک پرەنسیب نابێت بێتە سەرباری حکوومەتی هەرێم و بە بۆنەی ئێمەوە کۆماری ئیسلامی گوشار بخاتە سەر حکوومەت و خەڵکی هەرێمی کوردستان. دووهەم، ئێمە بە پێی سیاسەتی دیاریکراوی خۆمان لەگەڵ ئەوەی خەباتی چەکداری بە مافی ڕەوای خەڵکی کوردستان ئەزانین، بەڵام لە هەلومەرجی ئێستادا بە لە بەرچاوگرتنی ئەو زەرفیەتانە کە بزوتنەوەی شۆڕشکێڕانی کوردستان لە خۆی نیشانداوە هەڵسوڕانی چەکداری ناکەین. یعنی لە سنوورەکان کەڵک وەرناگرین چ بۆ ناردنی هێز و چ بۆ ناردنی چەک. ئێمە دەمێکە لەسەر ئەساسی ئەم سیاسەتە ڕامانگەیاندووە کە هەرێمی کوردستان بە پشتی جبهەی هێزی خۆمان نازانی. لێرەش وەک زۆر شوێنی تر لە دەرەوەی وڵات چالاکی سیاسی خۆمان دەکەین.
سێهەم ئێمە پەنابەرنین تێکۆشەری سیاسین لە ڕێکخراوی دیاریکراودا کە خەباتێکی دوور و درێژمان لە پێناو ئازادی و بەختەوەری ئینساندا تێپەڕاندووە و ئێستاش هەر خەریکی ئەنجامی ئەو ئەرکەین کەوابوو لە هەرێمی کوردستان کە چالاکی سیاسی بڕسمێت ناسراوە ئێمە بۆمان هەیە چالاکی سیاسی خۆمان بەڕێوەبەرین هەروەها کە لە وڵاتانی ئوروپایی و ئەمریکایی ئەو کارە ئەەکەین و بەشی بەرچاوی هەڵسوڕانمان لەوێ ڕێخستووە بە چەند قات ئەولاتر بۆمان هەیە لە کوردستان کە مێژوویەکی هاوبەش و چارە نووسی هاوبەشمان هەیە لەگەڵ خەڵکی هەرێمی کوردستان کە هەمانە چالاکی سیاسی بکەین هەر بۆیە پەنابەرنین کە لە چەند کەم معلوم نییە لەکوێ کۆ بکرێنەوە ئێمە بە تەوافق لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان لە هەر شوێنێک کە پرەنسیبەکانی ئێمە نەباتە ژێر پرسیار دەتوانین چالاکی سیاسی خۆمان درێژە پێ بدەین ڕاستە جێگا و شوێن بۆ ئێمە مانای ئەوە نییە کە بە هەر قیمەتێک بێ بیپارێزین و لە ماوەی ئەم چەند ساڵشدا لە هەرێمی کوردستان بەپێی هەل و مەرج زۆر شۆنمان گۆڕیوە بەڵام ئێستا بە لە بەرچاوگرتنی زۆر فاکتەری جددی زڕگوێزی گەورە بە شوێنێکی مناسب بۆ ئیدامەی چالاکی سیاسی خۆمانەزانی چوارم لێرە لە هەرێمی کوردستان و تەنانەت لە گشت عێراقیش خەڵک چەکیان پێە ئێمەش وەک ڕێکخراوێکی دیاریکراو بە مافی خۆمان ئەزانین کە لە بەرچاوگرتنی ئاڵۆزی ناوچەکە و حزوری بربڵاوی تیمە تەروریستەکانی کۆماری ئیسلامی چەکمان بۆ بەرگریکردن لە خۆمان پێوێ دیارە کاتێک بابەتی چەکداربوون لە گشت عێراق و هەرێمی کوردستان هاتە بواری یاساییەوە ئێمە ئامادەین بە هاوکاریکردن لەگەڵ حکوومەتی هەرێم خۆمان لەگەڵ ئەو یاسایە بگونجێنی پێویستە باسیەوەش بکەین کە ژمارەیەکی بەرچاو لە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان لە جەهەنەمی کۆماری ئیسلامی و زەبر و زەنگی ئەم ڕژیمە هەڵاتون و لە ماوەی ئەم چەند ساڵەدا بەتایبەت دوای ڕوخانی حکوومەتی باس بەرەبەرە هەرێمی کوردستانیان بە پەناگای خۆیان زانیوە لێرە لە شارەکانی هەرێمی کوردستان جێگیر بوون لەگەڵ خەڵک تێکەڵ بوون لێرە کار دەکەن ژیانی خۆیان ڕێخستووە دیارە لایەنگری لە حیزبیان ئەو حیزبەژەکەن ئێستا چۆن دەکرێت ئەمانە کە بوون بە بەشێک لە خەڵکی هەرمی کوردستان کۆبکرێنەوە لە یەک دوو کەمدا جگە لەمە هیچ کام لەم خەڵکە کە ساڵ هەیە لە شارەکانی هەرمی کوردستان جێگیر بوون و خۆیان بەجیا لە خەڵکی هەرمی کوردستان نازانن حاضر نابن لە یەک دوو کەمدا کۆبکرێنەوە کەوابوو بە بڕوای ئێمە شتیوە ئەگەر مەحاڵ نەبێ زۆر سەختە و بە ئاسانی جێبەجێ نابێت با لە کۆتاییشدا ئەوەی زافە بکەین کە بەخۆشیەوە ناوەڕۆکی ئەم خاڵانەی سەرەوە لەلایەن حیزبە سیاسیەکانی نیشتەجێ لە هەرێمی کوردستان تەوافقی لەسەرە و هەمویان تا ئەو جێگا بە هەڕەشەکانی کۆماری ئیسلامی دەگەڕێتەوە بە هاودەنگی لەگەڵ یەکتر ئەم سیاسەتە دەبەنە پێشەوە ناوبڕێک ببینن دێمەوە خزمەتە کاکسۆراب نامەیەکی بۆ نردوین وەڕاو بۆ چوونی خۆی لەسەر جەریانی ئیرانگەرە پان ئیرانیستەکان باس کردووە و نووسیوێتی ئەم جریانە کە لە شۆڕشی ژینا دیسانەوە سەری هەڵێنا بە گشتی شتێک بە ناوی کێشەی نەتەوەیی لە ئێران ناناسن هەمویان باوەڕیان بەوەی کە ئێران یەک میلەتی واحدە ئەوەی هەیە قەومەکانن کە ئەڵبەتە زمان و فەرهەنگی جیاوازیان هەیە لە باشترین حاڵەتدا بەشێکیان لەسەر ئەو باوەڕن کە ئەگەر کێشەیەکەیە کێشەی کولتوری و ئیداریەکە ئەویش وەکو هەموو کێشەکانی تر بە گۆڕینی دەسەڵات کە بەرژەوەندی ئێرانیان هەمان یەک میلەتی لە بەرچاو بێ چارەسەر دەکرێت هەڵبەت بەشی بەرچاویان کە لە نێو خۆشیاندا مەیلی بەهێسرن هەر ئەوەش ناسەلمێنن و بە توندی بەرهەستی ئەبنەوە قسە لە کولتور و ئیدارەکردن بە خیانەت و ڕێگا بۆ دابەشکردنی ئێران دەزانن ئارمانیان لە باوەڕەکانی ناسیۆنالیزمی ئێرانی سەرچاوە دەگرێت یەک ملیەت یەک زبان یەک ئیدارە نەک شتێکی تر کاک سۆراب هەروەها نووسیوێتی کێشەی نەتەوایەتی لە ئێران کێشەیەکی ئەولاترە لە تەنیا کێشەی کولتور و ئیدارەکردن پێش هەموو شتێک قبول نەکردنی میلەتی تر جگە لە میلەتی باڵادەست لە ئێران و نەسەلماندنی ئەم ڕاستیەیە کە ئێران وڵاتێکی فەرەنەتەوەیە و ئینکارکردنی نەتەوەکانی تر لە ئێران ڕێگایە بۆ ئەوەی مافی دیاریکردنی چارە خۆنووسین وەک بنەمای مافێکی دیموکراتیک بۆ ئەم میلەتانە
بەڕسمیەت ناناسرێ. بەم جۆرە سوڵتەی میلەتی باڵادەست بەرابەر بە هەر بۆچوونێک کە لەسەر ئەم مافە دموکراتیکە پێداگری بکات بە سەرکوت جوابیەدرێتەوە. هەروەک لە ئێراندا لە دەورەی دەسەڵاتی پەهلەوی و لە دەورەی دەسەڵاتی کۆماری ئیسلامیش بەڕێوەچوو. جا لەسەر ئەم ئەساسە سەرکوتی زبانی و فەرهەنگی ڕسمیەت پێ ئەدرێ و خۆ ئیدارەکردنیان لێزەوت دەکرێت کە مانای ڕاستەقینەی ستەمی نەتەوایەتیە. لە ڕاستیدا دموکراسی لە ئێرانی فرەنەتەوە بێ دیموکراتیزەکردنی دەسەڵاتی سیاسی و بە ڕسمی ناسینی مافی دیاریکردنی چارەی خۆنووسین بۆ میلەتەکانی تر ممکن نابێت. ستەمی ملی تەنیا لە ئەسەر تەبعیز و بێعەداڵەتی نییە، گویا لایەنێک وعدەی ئەوە بدات کە ئیتر نامێنێ، بەڵکو هەموو ئەمانە لە سوڵتەی ناسیۆنالیزمی ئێرانی سەرچاوە دەگرێت، سوڵتەیە کە لەسەر ئەساسی نەدیتن و ئینکاری میلەتەکانی تر دامەسراوە. ئەمە تەنانەت خەتای کەسێکی دیاریکراو نییە، بەڵکو حاصلی بۆچوونی ناسیۆنالیزمی ئێرانیە کە ستەمی سیاسی و ئابووری و کولتوری بە دوای خۆی دادێنێت. جاری وایە قسە لەوە دەکرێت کە نابێ باسی میلەتەکان زەخ بکرێتەوە چۆن ڕێگا پەیدا دەکات بۆ زەخبوونەوەی هۆیەتە جیاکان و ئەمە لەوانەیە شەڕی ناوخۆیی لێ بکەوێتەوە. بەم جۆرە ترس لە شەڕی ناوخۆیی بەرجەستە دەکەنەوە تا باسی ستەمی ملی بشارنەوە. قازانجی ئەم بۆچوونە لە هەمان کاتدا ئەوەیە کە ستەمی ملی لە قەبارەی ناسیۆنالیزمی ئێرانی داماڵین و دەیبەستنەوە تەنیا بە دیکتاتۆری سیاسی لە ئێران کە ئینشاءڵڵا لە ژێر دەسەڵاتی ناسیۆنالیزمی ئێرانی یەک میلەتی ئەڵبەت بە نازناوی دموکراتیک بەدانی مافی زمانی دایکی و دانانی چەند کورد لە ئیدارەی پارێزگاکان کارتەواو دەبێت. کاک سۆراب دەڵێ بێگومان نابێ هۆویەتی ملی بەرجەستە بکرێتەوە. ئەوەی وا بەرجەستە دەکرێتەوە هۆویەتی هاوبەشی ئینسانیەت کە هەموو مرۆڤێک جیا لە نەتەوە و زمان و ئاین هەیەتی کەوابوو لە جیاتی هۆویەتی ملی ئەبێ هۆویەتی ئینسانی زەق بکرێتەوە. بەڵام ناسیۆنالیزمی باڵادەست بە ژێرپێنانی مافی نەتەوەی لە ڕێگای ئینکارکردنیان ڕێگا خۆش دەکات بۆ پەرەپێدان بە هۆویەتی ملی تا بەم جۆرە دەسەڵاتی باڵادەستی خۆی داسەپێنێ و لە ڕاستیدا پێداگریکردن لەسەر مافی میلەتان بۆ چارەی خۆنووسین لە کەش و هەوای دموکراتیدا بەر بە زەقبوونەوەی هۆویەت گرای دەگرێت. کاک سۆرابی ئەزیز، زۆر سپاس بۆ نامەکەت. وا بزانم زۆر جار باسی ئەومان کردووە کە لەم ماوەدا کە شۆڕشی ژینا سەری هەڵدا ناسیۆنالیزمی ئێرانی کە چەند بەرە لە خۆ دەگرێت خۆیان کشاندە ناو ساحەی سیاسی و تەرح و پلاتفۆرمی جیاجیان هێنایە گۆڕێکە ئەڵبەت هەمویان بوون بە بڵقی سەراو. سەرڕای وردە جیاوازیەکانیان هەمویان سوێندیان خواردووە بە پاراستنی تەمامیەتی ئەرزی ئێران یان ئەوەی کە پێی دەڵێن پاراستنی یەکپارچەیی سەرزەمینی ئێران. هەر جۆرێک ئەم ڕستەیە برازێنیەوە لە ناوەڕۆکدا هەمان دژایەتیکردنە لەگەڵ مافی میلەتان بۆ بڕیار لەسەر چارەنووسی خۆیان. بە بڕوای ئەم ڕەوتە ئەم بڕیارە پێشتر دراوە، ئەویش ئێران یەک میلەتە و هەموو نەتەوەیەک دەبێ خۆیان لەگەڵ ئەم بڕیارە بگونجێنن و ئەگەر نەگونجان سەرکوت دەکرێن. ئەمە ناوەڕۆکی ڕاستەقینەی ئەو شوعارەیە کە لێرە و لەوێ لەلایەن ناسیۆنالیزمی ئێرانیەوە دەوترێتەوە. کاک فەرهاد لە شاری سەردەشتەوە لە نامەیەکدا بۆمانی نووسیوە حکوومەتی ئیسلامی لە کاتێکدا سەرنجی ڕایگشتی جیهانی بۆ شەڕی ئیسرائیل و فلستین و جەنۆسایدی دڕندانەی حکوومەتی ڕەگەزپەرستی ئیسرائیل دژی خەڵکی غەزە ڕاکێشاوە دەرفەتەکەی قۆستەوە و سەرکوتی زیاتری دەست پێ کردو لە ماوەی چەند هەفتەی ڕابردوودا ژمارەیەکی زۆر لە زیندانیەکان بە بیانووی جۆراوجۆر بەڵام بە مەبەستی ترساندن و تۆقاندن سزای لە سێدارەدان و کوشتنیان بەسەردا سەپاندووە. لە ڕاستیدا بەکارهێنانی ماشینی سەرکۆچ ڕنگدانەوەی ترس و نیگەرانی خۆیانە لە ڕاپەڕینی خەڵک لە سەرەتای بزوتنەوەی گۆڕان خوازانەی ژنان و ژیان و ئازادی و پاڵپشتی بەرفراوان لەم بزوتنەوەیە سەرکوتکردنی خوێندکاران و مامۆستای زانکۆکان زۆر تونتر بووە. بە جۆرێک خوێندکارێکی زۆر بانکێش کراون، دەستگیر کراون و
زیندانی کراون، زۆریەکیان قەدەغە کران بۆ چوونە ژوورەوە، هەندێکیان دەرکران، بەڵام خوێندکارەکان هێشتا بەرەنگاری دەبنەوە و لە هەر شوێنێک دەرفەتێک هەبێت ناڕزایەتی خۆیان دژی ستەمکاری درێژە پێدەن. ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی راپۆرتێکی ترسناکی بڵاو کردەوە کە کاریگەریەکی زۆر فراوانی هەبوو. ئەم راپۆرتە نیشان دەدات کە ئەشکەنجەدەرانی حکوومەتی ئیسلامی ئێران چۆن دوای دەست بەسەرکردنی خوێندکارێک یان هەر ناڕازیەکی تر بە چه ئاستێکی دڕندەیی دایان خاتە ژێر ئەشکەنجەدان. ئەم هەڵسو کەوتە دژە ئینسانیانە ڕەگ و ڕیشەی لە ڕق و تۆڵەسەندنەوە و دژمنایەتی بێکۆتایی کۆماری ئیسلامیدایە. دژمنایەتی لەگەڵ خەڵکی ئێرانە کە بە توندی دژایەتی ئەم حکوومەتە ناشەرعی و نایاسایی و ستەمکارە دەکەن. کاک فەرهاد لە درێژەی نامەکەیدا هەروە دەڵێ لە کاتێکدا سەرکوتی خەڵک بەردەوامە 2 هەفتە لەمەوبەر هەواڵی تاڵانکردنی زیاتر لە 3 ملیارد دلاری چایی دەپشیش بڵاوکرایەوە. گەندەڵیەکی بەربڵاو کە هێشتا هەموو ڕاستیەکانی ئاشکرا نەکراون و بڕیاردەرە سەرەکیەکانی نەناسرێنراون و ئەگەری زۆریشی هەیە کە بڕیاردەرە سەرەکیەکانی ئەم باندە مافیاییە وەک باندە مافیایەکانی دیکەی ناو دەسەڵات نەناسێنرێن و سزا نەدرێن. لە ڕاستیدا ناناسرێن چون ئەوان زیاتر لە ژێرەوەن و بەشێکی حاشا هەڵنەگرن لە سیستمی دەسەڵاتی کۆماری ئیسلامی. ئەم حکوومەتە ڕێگە نادات خزمەتکارە گەندەڵەکانی سزا بدرێن چونکە لە بنەڕەتدا ئەم گەندەڵیە هاوتای ڕژیمی ئیسلامیە. ئەگەر گەندەڵی کۆتایی بێت کۆماری ئیسلامی کۆتایی پێدێت. گەندەڵی سیستماتیکە و بۆیە ناتوانرێت ڕاست بکرێتەوە. تا ئەم سیستمە بوونی هەبێت گەندەڵی و تاڵانی و سەرکوت و تاوان هەیە و ڕۆژ بە ڕۆژیش بەربڵاوتر و چڕتر دەبێتەوە و ئەم کارە ساتانەش بەردەوام دەبن. لە بنەڕەتدا سیستمی کۆماری ئیسلامی ئیران دژایەتیە لەگەڵ بوون و ژیانی خەڵکی ئێران و کۆی ئەو دوو دژایەتیە مەحاڵە. بۆیە خەڵکی وەگیان هاتووی ئێران هیچ بژاردەیەکی تریان نییە جگە لە وەلانانی سیستم و دەسەڵاتی کۆماری ئیسلامی ئێران. درەنگ یازوو دەگاتە ئەم ئامانجە و سیستمە قبول کراوەکەی کە لە دروشمی ژیانی ئازادی و بەرابەر دەرکەوتووە و دادەمەسرێت. بە هیوای ئەو ڕۆژە. زۆر سپاس بۆ کاک فەرهادی ئازیز. ناوبڕێک ببینن دێنەوە خزمەتە. ئامان لەرزانە بەسەرهاتی واقعی پازدە زیندانی سیاسیە کە حکمی لە سێدارەدانیان بۆ دەرچووە و بە سەما و هەڵپەڕکێوە بەرەوپەتی سێدارە ڕۆیشت. Aman lerzana, şodey lerzana, arey zenciru alqa lerzana. Aman lerzana, şodey lerzana, arey zenciru alqa lerzana, arey zenciru alqa lerzana.
لرزانا شوقي لرزانا آري زنجيرو القلرزانا آري زنجيرو القلرزانا لرزانا صوتي لرزانا شاكي لرزانا أما لرزانا صوتي لرزانا هاري زنجيرو ألقى لرزانا هاري زنجيرو ألقى لرزانا هاري زنجيرو ألقى لرزانا هاري زنجيرو ألقى لرزانا سارینا لە تارانەوە نامەیەکی بۆ ناردوین و نووسیوێتی گەشتیارانی ئوروپایی و ئاسیایی بەهۆی سیاسەتەکانی دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی ئێران لە دەرەوە و ناوەوەی ئێران گەشتەکانیان بۆ ئێران سنووردار کردووە و زۆر بەکەمی بۆ گەشت ڕوو لە ئێران دەکەن. بەڵام گەشتیارانی شیعەی عێراقی بەبێ ویزا دەچنە ناو ئێرانەوە بەهۆی بەرزی بەهای دیناری عێراقی گەشتێکی لۆکس دروست دەکەن کە دەتوانن لە کەم وڵاتانی تردا ئەزمموی بکەن. ئەم گەشتیارانە زۆربەیان بە ناو بۆ زیارەتکردن دێنە ئێران و زۆربەیان ڕوو لە شاری مەشهەد دەکەن. با بزانین بۆ. لە ماوەی ئەم چەند ساڵەدا هێندێک کلیب لە فەزای مەجازیدا بڵاوکرانەوە کە تێیدا ژن و کچانی ئێرانی لە نێو مەشهەدی عێراقیەکاندا دەکرێت وایان پێ بڵێن لە شاری مەشهەد بینراون. لەو کلیپانەدا جگەل لە خواردن و خواردنەوە ڕابواردن لەگەڵ ئەو کچوژنانە دەردەکەوێت ئەم ڕابواردنە هۆی سەرەکی هاتن بۆ مەشهەدە ئەلبەت بە بیانووی زیارەتکردن. بەرپرسانی کۆماری ئیسلامی دەزانن بەڵام ڕاستیەکان ڕەت دەکەنەوە. بەڵام واقعیەتەکە ئەوەیە کە لە ئێراندا وەک کۆمەلگاکانی دیکە هەم لەشفرۆش و هەم کڕیار هەن. ئێستا لە مەشهەد زۆرتر کڕیاری مەشهەدی عێراقیەکانن. دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی ئێران دەزانن و ئەوەیان بە ناوی سیغا و ئزدواجی موقەت تا 1 ساعت با بڵێن. ئەم دیاردەنا حەزا یاسایی بکەن چون هەم خێرە و هەم بەرەکەت. سارینا لە درێژەی نامەکەیدا نووسیوێتی بۆ زانینی واقعی کۆمەلگای ئەمڕۆی ئێران لە پەیوەندی لەگەڵ لەشفرۆشی ژنان پێویستە ئەوە بزاندرێت کە ئەم کێشەیە لە ئێران تازە نییە لە ساڵانی ڕابردوودا لە گەڕەکی تایبەت بوون و دوای دامەزراندنی کۆماری ئیسلامیش ئەم دیاردە کۆمەڵایەتیە بگرە بەرفراوانتریش درێژەی بووە لە گەڕەکە تایبەتەکەی خۆشیان نەماون و هاتنە سەر شقامەکان. هەڵبەت ئەوەی ڕاستی بێ هیچ ئامارێکی ورد نەخراوەتە ڕوو. تاکە ئامارێک کە لە ساڵی 2016 لەلایەن دامەزراوەیەکەوە کە لێکۆڵینەوە لە زیانە کۆمەڵایەتیەکانی ژنان دەکات ئاماژە بەوە دەکات کە زیاتر لە 10,000 لەشفرۆش تەنیا لە تاران ئیش دەکەن. لەو لێکۆڵینەوەیدا کە بە کۆکردنەوەی زانیاری پەیوەست بە دۆخی 300 ژنە لەشفرۆشی تاران ئامادەکرا بوو دەرکەوت کە 76% ژنە لەشفرۆشەکان پێشینەی هەڵاتنیان لە ماڵەوە هەبووە. 23% لەشفرۆشی پێشینەی بەکارهێنانی مادەی هۆشبەریان هەبووە و 12% پێشینەی دەستگیرکردن و زیندانیکردنیان هەبووە. 7% ڕانگەیاندووە کە بۆ یەکەم جار دەستیان بە لەشفرۆشی کردووە بۆ ئەوەی مادەی هۆشبەر بەدەستبێنن. 9% بۆ یەکەم جار دەستیان بە لەشفرۆشی کردووە بەهۆی زۆرملەی هاوسەرەکانیانەوە. 18% بەهۆی زۆرینەی دایک و باوکیان واتە بە شێوەیەکی سەرەکی باوک زۆربەی ئەو لەشفرۆشانە گەنجن و 70% تەمەنیان کەمتر بووە
کاتێک دەستیان بەو شێوازە کردووە بۆ بەدەستهێنانی پارە. لە نامەی سارینا کە نردویەتی هەروە هاتووە با بزانین کۆماری ئیسلامی لەگەڵ ئەم زیانە کۆمەڵایەتیە چی دەکات. پێش هەموو شتێک دەبێت باسی ئەوە بکەین کە دەسەڵاتی کۆماری ئیسلامی ڕۆژ لەگەڵ ڕۆژ زیانە کۆمەڵایەتیەکان وەک لەشفرۆشی و ئێعتیاد زیاد دەکات. بۆچی وایە؟ داستانێکی تری هەیە کە جارێ لەسەری ناڕم بۆ خۆتان باشتر ئەزانن. ئەم دەسەڵاتە هەر بەم زیانانەوە و پەرەپێدانی ماوەتەوە. بەڵام لە فقهی شیعەدا کە یاساکانی کۆماری ئیسلامی ئێرانیش لێەوە وەرگیراون سزای قورس بۆ لەشفرۆشی و ئەوەی پێی دەوترێت زینا یان سێکسی دەرەوەی هاوسەرگیری هەمیشەیی یان کاتی دابین کراوە. لە هەمان کاتها لە فقهی شیعەدا یاسا هەیە کە بە پێی لێکۆڵینەوەکانی کۆمەڵناسان کاریگەریەکی بەهێزی لەسەر زیادبوونی لەشفرۆشی یان پێدانی ڕوویەکی یاسایی هەبوو. یەکێک لەو یاسایانە سیغا یان هاوسەرگیری کاتیە، تەنانەت تا 1 ساعتیش. هەرچەندە پیاوانی ئاینی شیعە بانگەشەی ئەوە دەکەن کە سیغا یەکێکە لە فەرمانەکانی ئیسلام و سنەتی پێغەمبەرە، بەڵام ڕەوتی سنە ئەمە بە سنەتی پێغەمبەر نازان و دژیشن. ئەلبەت زۆربەی کۆمەڵناسەکان لەسەر ئەو بۆ چوونن کە سیغە تەنیا یەکێک نییە لە هۆکارەکانی زیان گەیاندنی کۆمەڵایەتی بەشنان، بەڵکو بە پێدانی پێگەی یاسایی و فەرمی بە لەشفرۆشی زەمینە بۆ دەستڕێژیکردنە سەر ژنان لەلایەن تاکەکان و دامەزراوە قازانجخۆرەکانەوە دەرەخسێنێت. لە سەردەمی پێش کۆماری ئیسلامی سیغە بوو، بەڵام لەلایەکەوە ئەوەندە بەربڵاو نەبووە و بانگەشەی بۆ نەدەکرا و پاک نەدەکرایەوە و لەلایەکی دیکەشەوە جۆرێک کۆنتترۆلیان بەسەردا بوو کە قەباحەتی لێدەر نەکەوێت. بەڵام لەم دوایانەدا چیرۆکەکە فۆرم و ڕەهەندێکی تەواو جیاوازی وەرگرتووە و لە کۆماری ئیسلامیدا بۆتە یاسا و ئێستاش ڕێوە دەچێت. دەفتەر و دەستەیەکی هەیە و خولاسە سازمانی تایبەت بەخۆی هەیە. سارینا لە بەشێکی تری نامەکەیدا نووسیوێتی وتمان لەشفرۆشی لە هەموو شوێنێکەیە. لە هەندێک کۆمەلگا هێشتا وەک کێشەیەک سیر دەکرێت، لە هەندێکی تریشدا ڕەنگە وەک شتێکی ئاسایی وەربگیرێت، وەک پێویستێک یان تەنانەت وەک هەڵبژاردنێک. لە کۆمەلگاکانی وەک ئێراندا دیارە کە سیاسەتەکانی کۆماری ئیسلامی پێداویستیە دارایی و بژێویەکان وشارەکانی کولتور، ئابووری و ئەخلاقی پیاو سالاری و هۆکارەکانی دیکەی وەک ئالوودەبوون هۆکاری سەرەکی بەشداریکردنی ژنانن بۆ لەشفرۆشی نەک هەڵبژاردنێکی ئازاد. ئاخر لە زۆرێک لە وڵاتانی ڕۆژاوایی و پێشکەوتوودا لەشفرۆشی وەک کار وەرگیراوە و لەشفرۆشەکان لە چوارچێوەی ڕێسا پەیوەندیدارەکاندا بە یاسا دەپارێزرێن. بەڵام لە زۆرێک لە کۆمەلگاکانی تردا کە لەسەر بنەمای بیر و باوەڕی ئەخلاقی و کولتوری کۆن و پیاوسالاری کۆن یان سیستمی هاوشێوەی کۆماری ئیسلامی ئێران کە تێیدا پێگەی ژن لە بنەڕەتدا وەک ڕەگەزی دووەم دادەندرێت و پیاویش یان لە پێگەی کڕیار یان ناوەندکار. ژنانی لەشفرۆش زۆرترین دەستڕێژی و دەستڕێژیکردنە سەریان بەرکەوتووە لە کاتێکدا ئەوان هیچ پشتیوان و پێشگیریەکیان نییە. ئەوان تووشی برینێکی دەرونی و جەستەیی سەخت دەبن. زۆرێک لەو کەسە بریندارانە تاوانی تریش ئەنجام دەدەن کە کاریگەریە کۆمەڵایەتیە وێرانکەرەکانیان قەرەبوو ناکرێتەوە. بۆیە ئەم خەسارە کۆمەڵایەتیە وەک باقی خەسارەکانی تر چارەسەرکردنی لە دەست ئەم دەسەڵاتەدا نیە. دەسەڵاتی کۆماری ئیسلامی وەک دەسەڵاتی پاراستنی سەرمایە کاری خێر و بەرەکەت گەیاندنە بە سەرمایە و ئێستا بۆ چەند دامەزراوی حکوومەتی جا ئەگەر ئینسانەکان لە بازاڕی لەشفرۆشی قوربانی دەکرێن یان توژی ئازاری جسمی ڕۆحی دەبن مهم نییە. مهم خێر و بەرەکەتێکە کە دەچێتە گیرفانی مافیا جۆر بەجەرەبەکانی سێکس و مادە هۆشبەرەکان. دەسەڵات یان بۆ خۆی ئەم مافیایانە بەڕێوە دەبات یان بەشداری جددی لە سەرمایەکەی هەیە. بە هەمووی ئەمانە چارە لە دەست کەسانێکە کە ئەم سیستم و دەسەڵاتە بەنامۆ دەزانن لەگەڵ ژیانی ئینسانی و بە بێگانەی دەزانن لەگەڵ حورمەت و کەرامەتی ئینسان. ئەرکەکە لە ڕێگای خەباتی ڕۆژانە دژی دەسەڵاتی کۆماری ئیسلامی بە هەموو دەست و پەیوەندیەکانەوە دەبێ بەڕێوە بچێ تا ماف و دەرفەتی یەکسان بۆ ژنان و پیاوان لە هەموو لایەنە کۆمەڵایەتی و ئابوووریەکاندا جێبگرێ و جێگەی دۆزەخی ئێستا بگرێتەوە. زۆر سپاس بۆ سارینای ئازیز بۆ نامەی کە بۆی ناردی. ناوبڕێک ببینین زوو دێمەوە خزمەتە.
زنها اگر بیان با این عرب‌هایی که از عراق میان اینها مباشرت جنسی بکنن این ثواب داره، به خاطر که اینا از کربلا زنها اگر بیان با این عرب‌هایی که از عراق میان اینها مباشرت جنسی بکنن این ثواب داره. گر تن بدهی دل ندهی کار خراب است، چون خوردن نوشابک در جام شراب است. گر دل بدهی تن ندهی باز خراب است، این بار نه جام است و نه نوشابه سراب است. اینجا به تو از عشق و وفا هیچ نگویم، چون دغدغه مردم این شهر حجاب است. تن را بدهی دل ندهی فرق ندارد، یک آیه بخوانند گناه تو ثواب است. خریدن تنت را و بریدن کفنت را، و یک آیه و چند سکه ببستن دهانت را. نه روحی و کار است، نه عشقی و بار است، فقط شهوت مردانه و اندام تو یار است. که زنی را بفروشد پی پیسم، حق است که روحش ته دوزخ به عذاب است. هر جای جهان مرتبه زن بلند است، در کشور من زن مثل میت به حساب است. ای کاش که دلقک شده بودم نشاعر، در کشور من ارزش انسان به نقاب است. تن را بدهی ندهی فرق ندارد، یک آیه بخوانند گناه تو ثواب است. خریدن تنت را و بریدن کفنت را، و یک آیه و چند سکه ببستن دهانت را. نه روحی و کار است، نه عشقی و بار است، فقط شهوت مردانه و اندام تو یار است. که زنی را بفروشد پی پیسم، حق است که روحش ته دوزخ به عذاب است. هر جای جهان مرتبه زن بلند است، در کشور من زن مثل میت به حساب است. ای کاش که دلقک شده بودم نشاعر، در کشور من ارزش انسان به نقاب است. تن را بدهی دل ندهی فرق ندارد، یک آیه بخوانند گناه تو ثواب است. خریدن تنت را و بریدن کفنت
لە ماوەی کەمتر لە 2 مانگدا ڕۆژاوای کوردستان زیاتر لە 6,000 جار لەلایەن حکوومەتی تورکیەوە کراوەتە ئامانجی درۆن و فڕۆکە سەربازیەکانی. لەم هێرشانەدا دایان نەخۆشخانە و قوتابخانە وێران کراون و گیان لە دەستانی سەدان منداڵ و هاوڵاتی مەدەنی لێکەوتوتەوە بێ ئەوەی کەس لەسەری بێتە دەنگ. لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە لە ئاگری پێشێلکردنی مافی مرۆڤ و ناداتپەروەریدا دەسووتێت، ناوچەیەکی تا ڕادێک ئارام لە ڕۆژاوای کوردستان لە دوای بەهاری عەرەبی و ڕاپەڕینی خەڵکی سووریا دژی بەشار ئەسەد لەلایەن خەڵکی کوردستانەوە دامەزراوە و بەڕێوە دەبردرێت کە جێی سەرنجی زۆربەی جیهانە و لەم ڕۆژانەدا کە دەستوری بەناو پەیمانی کۆمەڵایەتی پەسەندکرا کەوتۆتە بەر پەلاماری حکوومەتی فاشیستی تورکیا. لەم ناوچەیەدا کورد و عەرەب و ئەرمەنی، موسڵمان، ئاشووری، ئیزەدی و درۆزی و عەلەوی شان بەشانی یەکتر و لە گەڕەکی یەکتردا بەبێ جیاوازی دەژین. خەڵک بە شێوەی هەرەوەزی دەچێن و دروێنە دەکەن. فرەژنی قەدەغەیە ژن بە ڕێژەیەکی بەرچاو لە هەموو پۆستە ئیداری و سەربازیەکانی بۆنێکی کارا و کاریگەری هەیە. کێشەی ئەم ناوچەیە ئەوەیە بەردەوام لەلایەن دوژمنە سەرسەختەکەی خەڵکی کوردستانەوە دژایەتی و هەڕەشەی لێ دەکرێت. لە ماوەی کەمتر لە 2 مانگدا زیاتر لە 6,000 جار کەوتۆتە بەر هێرشی ئاسمانی دەوڵەتی تورکیا و ژێرخانی ئابووری و قوتابخانە و نەخۆشخانەکانی کراونەتە ئامانج و لەو هێرشانەدا زۆرترین قوربانیەکان منداڵان و بەساڵاتچوان و خەڵکی سەفیل بووە. دەوڵەتی تورکیا سەرقاڵبوونی ناوچەکە و جیهانی لە ماوەی ئەم 2 مانگەدا بە جەنگی غەزە و شەڕی ئیسرائیل و حەماسەوە قۆستۆتەوە بە بێدەنگی پەیتا مۆدێرنترین درۆن و موشک و تۆپخانە و فڕۆکە جەنگیەکانی ئاراستەی ڕۆژاوای کوردستان دەکات و کوشتار و کاولکاری دەکات. ئەردوغان و سوپای تورکیا هەر بە بردومانی ژێرخانەوە نەوەستاون، بەڵکو شێلگیرانە کاریان لەسەر گۆڕینی دمۆگرافیای ڕۆژاوای کوردستانیش کردووە. لەو شارە کوردیانەدا کە لە ماوەی ساڵانی ڕابردوودا بە هێزی سەربازی تورکیە داگیر کردوون، یەکەی نیشتەجێبوون بۆ خەڵکێک دروست دەکەن کە خەڵکی ڕەسەنی ئەفرین و ناوچەکەنی. ئەمەش هەمان ئەو سیاسەتەیە کە تورکیا لە باکووری قوبرس و سەدام حوسەین و باس لە کەرکووک پەیڕەویان کردو لە داهاتوودا دەبێتە یەکێک لە کێشە گەورەکانی ئەم ناوچەیە. سوپای تورکیا نەک هەر کوردەکانی ئەو ناوچانەی دەرکردووە و خەڵکی دیکەی دەهێنێت و لە شوێنیان نیشتەجێیان دەکات، بەڵکو تەنانەت باخی زەیتون و دار و دارستانەکانی ئەوانیش دەبڕێتەوە و زەویە بە پیتەکانیان وێران دەکات. دەوڵەتی تورکیا هەموو ڕێگایەک بەکاردێنێت بە لاوازکردن و لە ناوبردنی بەڕێوەبەرایەتی خۆسەری ڕۆژاوە، هەر لە هێرشی ڕاستەوخۆ بگرە تا دەگات بە گوشار بۆ سەر وڵاتانی ڕۆژاوە بە بەکارهێنانی کارتی پەنابەران، بە بارمتەگرتنی ئەندامەتی سوێد لە ناتۆ، دروستکردنی ناکۆکی و دووبەرەکی لە نێوان کورد و هۆزە عەرەبەکان لە ڕۆژهەڵاتی دێرەزور، هەوڵدان بۆ ئازادکردنی دیلەکانی داعش کە لە ژێر کۆنتڕۆڵی هەسەدەدان، پێدانی ئیمتیاز بە رووسیا و تەنانەت کۆبوونەوە لەگەڵ بەشار ئەسەد و دامەزراندنی پەیوەندی لەگەڵ حکوومەتی سووریا بە مەرجی کۆتایی هێنان بە دەسەڵاتی کورد لە ڕۆژاوی کوردستان. ئەمە لە کاتێکدایە کە تورکیا یەکێکە لە وڵاتانی ئەندامی ناتۆ سەرەڕای هاوکاری هێزەکانی ئەمریکا لە ڕۆژاوای کوردستان لەگەڵ هێزەکانی هەسەدا بۆ بەرەنگاربوونەوەی تێرۆر، بەڵام تا ئێستا لە بەرامبەر ئەو هەموو هێرشە بەردەوامانەی تورکیەدا ئەمریکا و ئوروپاییەکان چاویان داخستووە و بێدەنگن. بێدەنگی ئەمریکا و وڵاتانی ڕۆژاواش سەبارەت بە جنایەتەکانی ئێستای تورکیا زیاتر ئەو وڵاتە هەند دەدات بۆ هێرشکردنە سەر ڕۆژاوای کوردستان. لە کاتێکدا هێرشە زەمینی و ئاسمانیە دژە مرۆیەکانی دەوڵەتی تورکیە و هەروەها هەوڵەکانی کۆماری ئیسلامی ئێران و حکوومەتی سووریا بۆ لە ناوبردنی ئیدارەی خۆبەڕێوەبەری هاوبەش لە ڕۆژاوا بەردەوامە، هەروەک باسمان کرد گرێبەستێکی کۆمەڵایەتی بۆ بەڕێوەبردنی کاروباری ناوچەکانی باکووری ڕۆژهەڵاتی سووریا پەسەند کرا. کۆمەڵەی گشتی ئیدارەی هاوبەشی خۆبەرێوەبەری ڕۆژاوا ڕۆژی سێشەممە 28 سەرماوەز لە 90مین دانیشتنی خۆیدا گرێبەستێکی کۆمەڵایەتی پەسەند کرد. ئەم گرێبەستە پێشەکیەکی هەیە کە لە یەکەم دێڕەکانیدا دەڵێت ئێمە کچان و کوڕانی باکووری ڕۆژهەڵاتی سووریا بۆ بەدیهێنانی ئارمانی شەهیدەکانمان و ویست و داواکاری جەماوەڕەکەمان بۆ ژیان لە چوارچێوەی بەها ئینسانیەکان و پاراستنی کەرامەتی مرۆڤایەتی، ئێمە کورد،
عەرەب، ئاشووری، سریان، تورکەمەن، ئەرمەنی، چەرەکەسی، چیچان، موسڵمان، مەسیحی و ئیزەدی بەو پەڕی هوشیاریەوە لە دەوری یەک کۆبووینەوە بۆ ئەوەی لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا سیستمێکی دموکراتیک بنیات بنێ. ئەو سیستەمە دموکراتیکە بەم شێوەیە پێناسەکراوە. سیستمی کارگەڕی خۆبەڕێوەبەرێتی دموکراتیک کە بە ئیرادەی گشتی نەتەوەکان دامەزراوە. سیاسەتەکانی خۆی لەسەر بنەمای پرەنسیپەکانی کۆنفێدرالیزمی دموکراتیک واتە پاراستنی ژینگە، ڕێبەرایەتی هاوبەشی ژن و پیا و ئابووری کۆمەڵایەتی، دادپەروەری کۆمەڵایەتی و ئازادیە سیاسیەکان دادەڕێژێت. لە کۆتاییشدا جەخت کراوەتەوە کە سیستمی ئیدارەی خۆبەڕێوەبەری دموکراتیکی باکووری ڕۆژهەڵاتی سووریا بەشێکی دانەبراوە لە وڵاتی سووریا و لەسەر بنەمای سیاسەتە دموکراتیکەکانی 12 ساڵی ڕابردوو و هەروەها پابەندبوون بە یەکگرتووی و بەرژەوەندی هاوبەش بە هاگەلێکی خوبقاندووە کە زەمینەیەکی زۆر گونجاوی بۆ یەکگرتووی سەرتاسەری سووریا پێکهێناوە. لە مادەی دووەمی یاسا پەسەندکراوەکاندا هاتووەکە ڕێبەرایەتی شۆڕای بەڕێوەبردننی باکووری ڕۆژهەڵاتی سووریا بەرنامەکانی کاری خۆی بەو پەڕی ڕێزگرتن لە بنەماکانی دموکراسی، ژینگە دۆستی، کۆمەلگا مەحوەری و ئازادی ژناندا دەڕێژێت و جێبەجێ دەکات. گرێبەستی کۆمەڵایەتی باکووری ڕۆژهەڵاتی سووریا کە تەواوکەری یاسا پێشکەوتن خوازەکانی پێشووە ئەو پۆتانسیێلیە هەیە کە بتوانێت دەستکەوتەکانی بزوتنەوەی ڕۆژاوە سەبارەت بە یەکسانی نێوان ژن و پیا و داڕشتنی یاسایەکی دموکراتیکی کار، یاسای پەیوەست بە ماف و ئازادیە تاکە کەسیەکان، مافە سیاسی و کۆمەڵایەتیەکان، مافی منداڵان و پاراستنی ژینگە، هەڵوەشاندنەوەی سزای لە سێدارەدان و باقی دەستکەوتەکانی دیکە ورد بکاتەوە و پەرایان پێ بدە. پێویستە بزوتنەوە و بیر و باوەڕە پێشکەوتن خوازەکانی جیهان لە کاتێکدا کە شەڕی ئۆکراین و هێرشی جەنایەتکارانی ئەرتەشی ئیسرائیل بۆ سەر غەزە لە ئارادایە، ئیدارەی هاوبەشی خۆبەڕێوەبەری لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا وەک دەستکەوتێکی مرۆڤایەتی لەبیر نەکەن و وەک هەمیشە پاڵپشتی هەمەلایەنی خۆیانی لێ دەریغ نەکەن. ئەم پاڵپشتیە لەم ڕۆژانەدا کە ئەرتەشی تورکیە و هێزە بە وەکالەتەکانی بە چرا سەوزی وڵاتە ئیمپەریالیستیەکانی ئامریکا و رووسیا و پیلانگێڕی وڵاتە کۆنەپەرستانەکانی ناوچەکە بەنیازن ئەم ئەزمونە ئیلهام بەخشە لە ناوبەن لە هەر کاتێکی دیکە پێویسترە. سێدارەکەن نایانەوێ هەتا و هەڵبێ لە دارستانی ئاوێنە کۆتری ئاشتی ئەخرە بگرێ خەونی مناڵانی دەریا دایکی ئاوارە هەنێژن کێ دەتوانێ لەم وڵاتە ڕێ لە باران و گوڵ بگرێ کێ دەتوانێ لەم وڵاتە ڕێ لە باران و گوڵ بگرێ تفەنگی دەستی تۆ لان کەو لایە لایەی بۆ دەخوێنی تا نیشتمان لە باوشتا هەتا کازی وە دەبنوێ پەنجەکانت دەڕووبارن لە خاکی جا سرو دەڵێن تا خاکی سووری نیشتمان لەم پاییزە گوڵ بگرێ تا خاکی سووری نیشتمان لەم پاییزە گوڵ بگرێ
که گله دشمنی دیرین برزی بالات زامدارکا علی دریای تو ماسی سور لباوشتا اخره دگره طالب طالب قجی خواهد که زنگی خور شوگارم تو شوربیت ملدزانه شوربی بپی و دمره تو شوربیت ملدزانه شوربی بپی و دمره خونکانت بالا دکن رگی لفاوی مرگ گرن تا تو بوی تو پپوله به روح آزادی نامره تا تو بوی تو پپوله به روح آزادی نامره تا تو بوی تو پپوله به روح آزادی نامره تا تو بوی تو پپوله به روح آزادی نامره کاک ئەتا نووسراوەیەکی هەیە کە باسلەوە دەکات جیهان ئەم ساڵی بە کارەساتێکی ترسناک کۆتایی پێێنە هێزەکانی ئیسرائیل هێرشەکانیان بۆ سەر غەزا چڵتر کردوێتەوە و قات و قڕی خەڵکی بێتاوان بەردەوامە ئەمریکا گەورەترین زلهێزی مێژوو لە نێوان ئیسرائیل و باقی مرۆڤایەتی داوەستاوە ئەمەش پاش ئەوەی ڤێتۆی بڕیارنامەی ئاگربەستی لە ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتووەکان کرد سیستمی سرمایه‌داری لە جیهاندا لە قەیرانێکی فرەڕەهەندا دەژی کە بریتیە لە قەیرانی ژینگە قەیران و ناسەقامگیری ئابووری قەیرانی یەکجەمسەری و ڕکابەری نێوان زلهێزەکان بە تایبەتیش لە نێوان ئامریکا و چین و رووسیا و هەروەها پێشڕەوی ڕاستەوە تونندڕەوەکان کێشەی ئیسرائیل نێونەرایەتی ئەم قەیرانە سیستماتیکە دەکات ڕۆژهەڵاتی ناوەڕاستی ناسەقامگیر کردووە لە کاتێکدا هێژمونی ئەمریکا لە ناوچەکە لەژێر تەحەدای جددی چین و رووسیەدایە کاک ئەتا هەروان نووسیوێتی ڕەهەندە جیاوازەکانی قەیرانەکە کاریگەریان لەسەر یەکتر هەیە پەتای کۆڤید بووە هۆی هەڵکشانی هەڵاوسان و ناسەقامگیری ئابووری زیاتر کرد ئێستا تێکەڵیەک لە وشکە ساڵی و هێرشەکانی حوسیەکانی یەمەن کە پشتیوانی فلستین دەکەن لە دەریای سوور لە نزیک کاناڵی سوئیس کەشتیوانانی خاو کردوێتەوە و قەیرانەکەی قوڵتر کردوێتەوە شەڕی غەزا لە ڕووی سیاسیشەوە گۆڕانکاری گەورەی هێناوەتە ئاراوە خۆپیشاندانی ملیۆنی سەرانسەری جیهان بۆ هاوپشتی خەڵکی فلستین هاوکێشەکەی گۆڕیوە فلستین بۆتە هێمای هەموو ئەو شتانەی کە لە جیهاندا ناکۆکن و هەڵەن بەڵام لە ئەنجامدا دەرگایەکی گەورەی بەڕووی ئازادی خوازان و ئینسان دۆستاندا کردوێتەوە بەداخەوە هەندێک نەیانتوانی تێبگەن کە لەشکەرکێشی رووسیا بۆ سەر ئۆکراینیا و ئەنجامدانی شەڕی بە وەکالەت لەلایەن ئۆکراینیا دژی رووسیا شەڕی ئەمریکا و رووسیەیە بۆ دووبارە دابەشکردنەوەی ناوچەی ژێرنفوزیان ڕاستە شەڕی ئۆکراینیا هێندێک تایبەتی خۆی هەیە بەڵام هۆکاری سەرەکی شەڕەکە کێبەرکەی نێوان بلۆکە زلهێزە کێبەرکەکانە بۆ دووبارە دابەشکردنی جیهان بەدەستهێنانی سەرچاوە بازار دەسەڵات و هەروەها بۆ دامەزراندنی نەزمێکی جیهانی نوێ کە فرە جەمسەری تێیدا زاڵ بێت لە بەشێکی تری ئەم نووسراوەدا هەرواتووە شەڕی غەزا دۆخەکەی گۆڕیوە لە 7 ئۆکتۆبرەوە و بۆ هاوپشتی خەڵکی ستەملێکراوی فلستین گەورەترین خۆپیشاندان لە مێژووی ئەم دوایانەی بریتانیا ڕێکخرا ناڕەزایەتی گەورە هەموو شەممە و یەکشەممەیەک لە ڕۆژاوا و سەرانسەری جیهاندا بەڕێوە دەچێت دەرەنجامەکە شەپۆلێکی گەورەی ڕادیکال بوونە بەو پێی نەوەیەکی نوێ ڕاکێشاوە بۆ ناو سیاسەت دژی زوڵم و زۆرداری ئیسرائیل و ئامریکا و ڕۆژاوە پاکتاوکردن و قات و قڕی خەڵکی غەزا ئەو ناکۆکی و دڕندەیانەی لە نێو سیستمی ئێستادا هەیە دووبارە ئاشکرا و زیندوو کردوێتەوە ڕەنگە ئیسرائیل لە هەوڵەکانیدا بۆ لە ناوبردنی حەماس و دەرکردنی فلستینیەکان بە ئەنجامی دڵخوازی خۆی نەگات بەڵام لە هەر حاڵەتێکدا ئەم شەڕە ژمارەیەکی زۆر زیاتری خەڵکی پابند بە هاودەنگی نێودەوڵەتی و دژە ئەمریکا و ڕۆژاوە بەجێدەهێڵێت ناوبڕێک ببینن دێنەوە خزمەتان
کاگمەجید لە شاری بۆکانەوە لە نامەیەکدا باسی سانسۆر ئەکات و دەڵێ سانسۆر ڕەفتارێکە کە هەندێک لە حکوومەتەکان بەکاری دێنن بۆ زاڵبوون بەسەر کۆمەلگادا دانەوێت خەڵک کۆنتترۆل بکەن و تەنها ئەو زانیاریانەیان پێ بدەن کە ئەوان دیاری دەکەن و بۆ مانەوەی سیستمەکەیان پێویستن حکوومەت هەوڵ دەدات هەموو میدیاکان سانسۆر بکات لە ڕۆژنامە و تەلەڤزیۆن و ئینترنێتەوە بۆ موسیقا و نیگارکێشی و سینەما و زۆر شتی تر بەگشتی سانسۆر هەر لە کۆنەوە بە مەبەستی سەپاندنی بۆچوون و کۆنتترۆلکردن ئەنجام درراوە بە درێژایی مێژوو حکوومەتەکان دامەزراوەکانیان بەم ئاراستەیە دامەزراندووە بۆ کۆنتترۆلکردنی هەموو شتێک لە پێناو دەستەبەرکردنی بەرژەوەندیەکانیان لەگەڵ دامەزراندنی کۆماری ئیسلامی سانسۆر لە یەکەم ڕۆژەکانی دەسەڵاتی ڕژیمەوە دەستی پێکرد و مەودای ئەم ڕژیمە وردە وردە بۆ بوارە جۆرا و جۆرەکانی ژیانی مەدەنی فراوانتر بوو ڕۆشنبیری و هونەر و زانیاری سنووردار کرا و بەم جۆرە سانسۆر لە ڕێگەی دامەزراوە نوێیەکانیانەوە زاڵ بوو بەسەر ژیانی خەڵکدا کاگمەجید هەروەها دەڵێت پراکتیزە باوەکانی سانسۆر بۆتە هۆی گەشەکردنی خۆسانسۆری بریکار و ئامرازەکانی سانسۆری ڕژیم لە هەموو شوێنێک چالاکن لە ماڵەوە لە ئۆفیس لە ژینگە گشتیەکان لە قوتابخانە و زانکۆکان لەسەر شەقام و لە ڕۆژنامە و میدیاکان ئامێری فراوان و درێژ بە ناوی ئەنجومەنی چاودێری یان بارەگای بانگەشە و هەتت چەندین دەستە و دامەزراوەی حکومی بەرپرسیارن لە ڕێخستنی سانسۆر هەروەها وەزارەتی ڕاگەیاندن وەزارەتی ڕۆشنبیری و ئەرشادی ئیسلامی ئەنجومەنی ناوەندی مەدرسەی قۆم سکرتارەتی ئیمامەکانی هەینی و دامەزراوەکانی دیکەش بەرپرسیارن لە کاری جێبەجێکاری سانسۆر نووسینگەی ئاسایش نووسینگەی هەڵبژاردن دامەزراوە سیاسی ئایدۆلۆژیەکان ڕێکخراوەکانی چاودێری نووسینگەکانی بەسیج گروپ بۆ چاکە و حرامکردنی خراپە و هچەت کۆماری ئیسلامی لە هەر شوێنێک نەتوانێت بە سانسۆر دەمی کەسێکدا بخات یان قەڵەمێک بشکێنێ ویان بەرهەمێک لە ناوبەرێ خێرا ڕوو لە لابردنی فیزیکی ساحب قسە و قەڵەم دەکات ئەو هەموو چالاکە سیاسی و سنفیە بۆ زیندانی کراون توما ساڵحی بۆ گیراوە داریوش مێرجووی و هاوسەرەکەی بۆ کوژراون دەماوەی پێشووتر قەتڵە زنجیرەیەکان بۆ ڕوویاندا تا ئێستا زیاتر لە 7 کوشتنی نووسەران هونەرمەندان و بیرمەندان لە کارنامەی ئەم ڕژیمەدا تۆمار کراوە لە ناڕزایەتی دەربڕین بەم کوشتارانە بۆ زیندوو ڕاگررتنی یادەوەری ئەم نووسەرانە بوو کە یەکێتی نووسەرانی ئێران کە ڕۆژی 13 ئازەری وەک ڕۆژی بەرەنگاربوونەوەی سانسۆر ناساند کاگمەجید هەروەها دەڵێ جگە لەمانە سانسۆر زۆر بواریتر لە خۆ دەگرێت مەسەلەن دەستگاکانی زانیاری لە ئێراندا سانسۆریان لەسرە هیچ ئەرشیڤێکی جێمتمانەی ئامار و زانیاری بۆ لێکۆڵینەوە نییە هەمیشە زانیاری دەستکاری کراو و ناتەواو دەردێت بە توێژەر ئەو زانیاریانی کە ڕژیم بۆ بەرژەوەندی خۆی بەشێکی لابردووە و بەشێکی گەورە کردوێتەوە ئامار و زانیاریەکانی حکوومەت لە کاری توێژینەوەیەکدا ناتوانرێت ئاماژیان پێ بدرێت بۆ نمونە ئامارەکانی پێوەست بە بابەتەکانی وەک کوشتن ئێعدام زیندانیکردن ئێدز هەڵبژاردن و هیتر بە تەواوی گشتی و ناڕوونن دایانەوێت ڕوخساری ناحەزی کۆماری ئیسلامی لە جیهاندا بشارنەوە هەروەها دەستڕاگەیشتن بە زانیاری لە ڕێگەی بڵاوکراوە و کتێب و ئینتەرنێتەوە سنووردار و کەنالیزە بکراوە پۆست کۆنتترۆل دەکرێت و دەستڕاگەیشتن بە میدیای بیانی سنووردارە ڕژیم تا دەتوانێت میدیای بینرا و دەنگی لە دەرەوەی وڵات کۆنتترۆل دەکات لەناوخۆی وڵات سانسۆر جیاکراوە نییە لە دەسەڵاتی کۆماری ئیسلامی لە یەک گرێدراون بە جۆرێک کۆماری ئیسلامی بێ سانسۆر دەوام ناهێنێ بە کورتی سانسۆر کوڕووکی هەر سیستمێکی ئایدۆلۆژی وەک کۆماری ئیسلامیە لەم سیستمەدا بیر و باوەڕی خەڵک ئاوات و ئارزوەکانی خەڵک ڕێگەی پێنەدراوە هەمووی ئەمانە بەکاردێنرێت بۆ تێکەڵکردنی لەگەڵ ئایدۆلۆژیای سیستم بۆ ڕێخستنی دەسەڵاتی زۆرم لێ لە کۆمەڵگاتە
جانا روت روينك جانا لبرسايد مريم لا دبد بينم لبار وقدرانا يدبرم لا دبد بينم لبار وقدرانا يدبرم شتو شيدا يشقتهم جيري محبوب لشوي اي لبار ولار ولنزو بجنو بالا يدمرم اي لبار ولار ولنزو بجنو بالا يدمرم ببلي عورك من عمرك شيتي يشقيتهم اي لبار وتاوى مصدوز الفتاة يدمرم اي لبار وتاوى مصدوز الفتاة يدمرم هم درد بخشي هم دوام قال بر درد مرم قابو مداوى يدمرم قال بو درد مرم قابو مداوى يدمرم سوي بدر بيل الروز جانا روت روينك بخيالي هم لبروتي كواسا يدمرم بخيالي هم لبروتي كواسا يدمرم يسيري يا شغل بود جواني وصلي تونيام زم كتابي مول بربر درشي بلا يدمرم 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 هێرۆ لە شاری سەقزەوە لەسەر شەڕی غەزە نامێکی بۆ ناردین و دەڵێ ئەگەر وەک مرۆڤ بڕوانینە ئەم شەڕە لە غەزە جگە لە بەربەڕیزم هیچی تر نبینی. ماوەی چەند مانگە دوو هێزی تۆرۆریست کەوتونەتە کوشتاری گشتی خەڵکی ئیسرائیل و فەلەستین. ئێمە دەبێت بپرسین ئەم بەربەڕیەتیان لە پێناوچیدایە. لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە ئێران و سووریە و حیزبوڵڵا و حوسی و حەشتی شەعبی گروپە تەرۆریستەکانی تری ناوچەکەی پێکەوە لە ئستراتیژیکدا بە ناوی بەرەی مقاومەت کۆ کردوتەوە، ئەم ئستراتیژیە بریتیە لە پاراستنی بەرژەوەندی ئابووری و سیاسی ئەم بەشە لە ئیسلامی سیاسی کە لەم ناوچانەدا دەسەڵاتدارە بەرامبەر بە ئستراتیژی ڕۆژاوە. ئەڵبەت ئەمانە لە بنەمادا یەکشتن و هەردوولا بە دوو شێوازی جیا ژێردەستەی خەڵک لە پێناو پاراستنی سەرمایە بەکاردەبن. بەڵام کام شێواز؟ بەرەی مقاومە لە هەر شوێنێکدا بن نێونەری خەڵکی ئەو ناوچانە ناکەن، بەڵکو ئەوانن کە ژیان و چارەنووسی ئەو خەڵکیان کردوتە بارمتەی سیاسەتی ترۆر و سەرکوتی خۆیان.
بوونی حەماس لە ناو خاکی داگیرکراوی فلستیندا و دژمنایەتی لەگەڵ دەوڵەتی ئیسرائیلی داگیرکردا هیچ لە تیرۆریستبوون و کۆنەپەرستی حەماس کەم ناکاتەوە. کردەوەی کوشتاری خەڵکی مەدەنی ئیسرائیل لەم ماوەدا نیشانی دەدا کە ئەمە هێزێکی بربەڕیە کە ئایندەی غەزە و ناوچەکە چەندە تاریکە و مرۆڤایەتی لە ژێر هەڕەشەیەکدایە لە سایەی ئەم هێز و هاوپەیمانیەکانیدا. هێرۆ هەروەها نووسیوێتی حکوومەتی ڕاستڕەوی ئیسرائیلیش دیوی دووەمی ئەم بەربەریزمەی سەرمایەداری ئەمڕۆ نمایش دەکات. کوشتاری خەڵکی سڤیلی غەزە و بڕینی ئاو و کارەبا و خۆراک لەیان لە ئێستادا تاوانێکی تەرۆریستانەی هاوشانی تاوانەکەی حەماسە و هیچی لەو کەمتر نییە. هێشتنەوەی داگیرکاری و ئاپارتایدی ئەم دەوڵەتە هەمیشە نائارامی و شەڕی کردوتە بەشی خەڵکی ئیسرائیل. بیانووی سەرکوتی تێرۆریزمی حەماس هیچ لە بنەمای سیاسەتی ئاپارتاید و دژی مرۆڤایەتی حکوومەتە بورژواییەکانی ئیسرائیل ناگۆڕێ و پاساوی ڕەوا بوونیان نادات. ئەمە بە هیچ شێوەیەک بەرگری لە خەڵکی ئیسرائیل نییە، بەڵکو هێشتنەوەی ئەم خەڵکەیە لە سایەی دەوڵەتێکدا کە ئەمڕۆ نەک تەنیا بەهۆی داگیرکاریەوە بەڵکو وەک بەشێک لە پێشبڕکەی سەرمایەداری جیهانی لە قوتبی ئەمریکا و سعودیە و وڵاتانی تری ڕۆژاوا و کەنداودا خەریکی شەڕ و ململانەیە بۆ سازدانەوەی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوڕاست بە پێی بەرژەوەندی و نەخشە ئابووری و کاپیتالیستیەکانی کۆمپانیاکانی وزە و پاوانکردنی بازار لەلایەن ئەم دەوڵەتە سەرمایەداریانەوە. ئەمڕۆ ئەم گەرمبوون و فراوانبوونەوەی ئەم شەڕانە پێمان دەڵێن کە مرۆڤایەتی لە بەردەم دەورەیەکی نوێی بەربەریزمی سەرمایەداریدایە. هەر بۆیە ئەمڕۆ بانگەوازی بە ئاشتی ژیانی حەماس و حکوومەتی نەتانیاهۆ و گەڕانەوە بۆ پرۆژەی دوو دەوڵەتی ئیسرائیل و فلستینی نەتەوەی گرتووەکان بەربەم هێزە بربەریانە ناگرێت تا خەڵکی فلستین و ئیسرائیل نەکەونە قوربانی شەڕی تێرۆریستانەیان. کۆتایی هێنان بەم بربەریزما پێویستی بە خەباتێکی جیهانی هەیە کە ئەمڕۆ مرۆڤایەتی دەبێت دەستی بداتێت تا لە ئایندەیەکی تاریک کە کێشمەکێشی ئەم هێزانە دەیسەپێنێ خۆی ڕزگار بکات. خەڵکی ئیسرائیل و فلستین لە جیاتی کەوتنە داوی ئەم هێزە بربەری و تێرۆریستانە دەبێت دژی هەردوو لایەن ڕابوەستن و هەردوو لایەن لە دەسەڵات بخەن. ئەمە ئیستراتیژێکە کە زیاتر لە 70 ساڵە پێویستی خۆی لە ئیسرائیل و فلستیندا سەلماندووە. ئەگەر خەڵکی ئەم ناوچەیە نانەوێ دەیان ساڵی تر لە سایی دۆخێکی تاریکتری وەک ئەمڕۆدا بێدەسەڵاتانە نەژین و چاوەڕێی مەرگ نەکەن، بانگەوازی ئاشتی و دامەزراندنی دوو دەوڵەت و هەر بەدیلێکی تر دەبێت کاری ئەم بەرە مرۆڤایەتیە بێت لە ئیسرائیل و فلستیندا، نەک چاوەڕوانی و لایەنگری لە یەکێک لەو بەرانەی حکوومەتی ئیسرائیل و هێزە ناسیۆنالیست و ئیسلامیەکانی فلستین بین تا مل بە ئاشتی یان کۆتایی هێنان بە داگیرکاری بهێنن. ئەم ڕاستیە نەک بۆ فلستین بەڵکو بۆ ئۆکراینیا و ڕۆژاوای کوردستان و هەر جەهەنەمێکی تری ئەم ڕۆی شەڕی دەوڵەتە سەرمایەداریەکان ڕاستە. مرۆڤایەتی لە بەردەم دەورەیەکی نوێی بەربەریزمی سەرمایەداریدایە، هەر بۆیە یان بەربەریزم یان سۆسیالیزم و ڕزگاربوون لەدەست سەرمایەداری ڕێگاکانی بەردەم کۆمەلگای مرۆڤایەتی. کاک دیار لە شاری سلێمانیەوە لە نووسراوەیەکدا نووسیوێتی بۆمان ڕاپەڕینی ژینا لە ئێران و کوردستاندا مافی خەڵکی ناڕازی لە شۆڕشکردن دژی جمهوری ئیسلامی ئێران بەکردەوە نیشاندا. ئەم ڕاپەڕینە هاوسەنگی هێزی نێوان خەڵکی ئازادی خواز و دەسەڵاتی سەرکوتگەری ڕژیمی ئیسلامی گۆڕیوە بە قازانجی خەڵک. خەڵک هێرشیان کردە سەر بنەماکانی دەسەڵات و ڕژیم ترسی لێنیشت. دیتمان کە بە وەحشیانەترین شێوە و بەرگری لە خۆی کرد و ئێستاش دەیکات. ئەوەی ئەم ئاڵ و گۆڕی دروست کردووە هۆشیاری ئەم خەڵکە ناڕازیەیە بە مافی شۆڕش و ڕاپەڕین دژی دەسەڵاتی سەرکوتگر لە کتوپڕ نەبوو، بەڵکو لە پرۆسەیەکی دوور و درێژی خەبات و خۆپیشاندانەکانی چەند ساڵی ڕابردوو قوڵبوونەوەی قەیرانی سیاسی و ئابوووریەکانی ئەم ڕژیمەدا شکلی گرتووە. ڕاوەستانەوەی ژنانی ئێران دژی بە حیجابی ئیسلامی و سەرکوتی ئازادیەکانی ژنان بووە ئەوە ئاگری ئەم جارە نەک هەردەسەڵاتی حکوومەت بەڵکو یاسا و فەرهەنگی ئیسلامی ئەم ڕژیمەشی سووتاند و خستیە پێی ژنان و
پیاوانی ئازادی خوازی خۆپیشاندەر و ناڕازیەوە. لەم سەرەتایەدا کردەوەی شۆڕژگێڕانەی جەماوەر مافی شۆڕشکردنی وەک ئەمری واقع و دیفاکتۆ سەپاندووە، هەرچەندە ئایندەی پراکتیکی ئەم جەماوەرە شۆڕشگێڕە نیشانمان دەدا کە ئایا ئەم مافی شۆڕشکردنە چەندە بۆتە ئاگاییەک بۆ خودی ئەم جەماوەرە و چەندە ڕادیکاڵ ڕۆچۆتە نێو ئەم خەباتە کۆمەڵایەتیەوە و چەندە بوو بە پراتیکی کۆمەڵایەتی شۆڕشکردن دژی سەر تاپای سیستمی دەسەڵاتدار. بەڵام هەر لەم سەرەتایەوە پرسیاری زۆر لەسەر ئەم شۆڕشە کۆمەڵایەتی هەیە. پرسیار نەک تەنیا لەسەر ئایندەی ئەم ڕاپەڕین و شۆڕشە و مدلێکە لە جێگای جمهوری ئیسلامیدا دەمەسرێ، بەڵکو پرسیار لەسەر ئەوەیە کە ئایا لەم پرۆسەی ڕاپەڕینە جەماوەریەدا دژی جمهوری ئیسلامی جگەل لە ژنان و گەنجان دەتوانێت زۆربەی کرێکاران و مامۆستایان و کارمەندان و توێژە هەژارەکانیش بێنەتە مەیدان؟ ئایا ئەم گۆڕانی هاوسەنگی هێزە چ گۆڕانێک لە ئاستی توانایی ڕێکخراوبوون و وشیاری چینایەتی ئەم چین و توێژەستەم لێکراوانەدا دروست دەکات؟ ڕێزی ژنان و گەنجان و خەڵکی ناڕازی جگەل لە حیجابی ئیجباری چ خواست و کێشەیەکی تر دێنێتە مەیدان؟ ئایا مەیدانەکانی قوڵکردنەوەی ئەم شۆڕشە کۆمەڵایەتیە کامانن؟ ئایا لەم دەورەیەدا جمهوری ئیسلامی دەتوانێت ئەم ڕاپەڕینە شکست پێبێنێ یاخود توانایی خەباتکارانەی ئەم جەماوەرە پاشەکشە بە ڕژیم ئیسلامی دەکات بە کۆمەڵێک مەرج و ڕفۆرمی بەسەردا دەسەپێنێ؟ ئایا بزوتنەوەی شۆڕشگێڕانەی ژینە چ دەرسێکی لە مێژووی شۆڕشی بەهمەنی 1970 بینیوە کە لە بەرامبەر ئەم هێزە ئیسلامی و خومینیەدا شکستیان خوارد؟ ئەمانە پرسیارگەلێکن کە لە کار و کردەوەی جەماوەری بەرینی خۆپیشاندەران و ڕابەر و هەڵسوراوانی خۆپیشاندانەکانی ناوخۆی ئێران وەڵامیان پێدەدرێتەوە و ئێمەش دەتوانین بەکردەوە بیانزانی، نەک تەنیا لە ڕێگەی بەرنامەی پێشتر دووبارەکراوەی حیزبێک یان مەزەندەکردنی چاودێریەکەوە بتوانین وەڵامی ئەم پرسیارانی شۆڕش لە ئێران بدەینەوە. سەرکەوتن لەم شەڕەی نێوان خەڵکی ڕاپەڕی و دژی جمهوری ئیسلامیدا دەتوانێت خۆی لە بەدەستهێنانی هەر دەستکەوتێک بۆ ژنان و ئازادی نیشان بدات. بەڵام ئەمە تەنیا سەرەتایەک دەبێت بۆ درێژە پێدانی ئەم خەباتە بۆ سەپاندنی خواستی زیاتر و پێشڕەوی زیاتر. ئەمە یاسای شۆڕشە کۆمەڵایەتیەکانە کە لە هەر پاشەکشەیەکی دەسەڵاتدا جەماوەر زیاتر ڕابەرانی ئەم دەسەڵاتە غافڵگیرتر دەکەن بە هێرشێکی گەورەتر. هەر وەک چۆن شۆڕشی بەهمەن بە جۆرێک شای جێش کرد کە دوای شۆڕش دەیوت نازانم بۆ خەڵک شۆڕشیان کرد، هەر ئاواش ڕاپەڕینی ژینە خامنەی خستۆتە کۆماوە کە نازانێت بۆچی خەڵک لە دژی دەسەڵاتەکەی هەستاون. ئەوەی گرنگە لێرەدا ناسینی پەیوەندی ئەم ڕاپەڕینەی ژینایە بە هەموو هۆکار و تواناییە شاراوەکانی ئەم ڕاپەڕینە کە ئێستا لە دژایەتی حیجاب و ئازادی سیاسیدا خۆی دەرخستووە، بەڵام لە قوڵایی خۆیدا هەموو ڕێگەکانی لە زەوی ئەو ستەمە هەمەلایانەی سیستمی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی جمهوری ئیسلامی ئێراندایە. هەروەها پەیوەندی ئەم ڕاپەڕینەی ژینای ئێران بە هەموو ئەو تاوپۆچ جیهانیەوە کە گرتوویەتە خۆ لەگەڵ ئەو خەباتە جیهانیەدا کە وەک بورکان هەر جارە لە گۆشەیەکی جیهاندا بەڕووی سیستمی زاڵی سەرمایه‌داری ئێستادا دەتەقێتەوە.
کاکەیوان لە وڵاتی هۆلەندەوە نامێکی بۆ نردوینی و نووسیوێتی هۆکار زۆرن کە نیشان دەدەن ئەگەری شەڕێکی سەرتاسەری لە ئێران زۆر کەمە، بەڵام ئێران نەک هەر لە ناوڕاستی شەڕێکی ناوچەیدایە، بەڵکو هۆکاریشان کە ئەگەری فراوانبوونی شەڕەکە زۆر ئاکات. بە تایبەت لەم هەفتەی دواییدا ئەم ئەگەرە جارێکی تر ڕوخساری ناحەزی خۆی نیشاندا. پێکانی ناوەندی چەکداری ئێران لە سووریە و کوشتنی یەکێک لە فەرماندەکانی سوپای پاسداران یەکێک لەو ڕووداوانن کە باڵی شەرخواز هاندەدات بۆ فراوانکردنی شەڕەکە. هەڵبەت هەر لە ڕۆژی دوای هێرشی حەماس بۆ سەر ئیسرائیل کۆماری ئیسلامی هەوڵیدا پێی خۆی لەو شەڕە بکشێنێتەوە، تەنها خۆی لە هەڕەشەی زارەکی سنووردار دەکرد. بۆ گوشارخستنە سەر ئیسرائیل و ئەمریکا تەنیا بە هەڕەشەی زارەکی و کردەوەی دیپلۆماسی لە ئاستی ناوچەکە و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان نەوەستا. هەر لە سەرەتاوە گروپە میلیشیا شیعەکان لە سەرانسەری ناوچەکە هێرشیان کردە سەر ئامانجەکانی ئیسرائیل و ئەمریکا. هەر لە پێکدادانی پڕشوبڵاوی حیزبوڵای لوبنانەوە لە سنوورەکانی باکووری ئیسرائیل تا هێرشەکانی سەر پێگاکانی ئەمریکا لە عێراق و سووریە و بێگومان موشەکەکانی حوسیەکان بەرەو کەشتیەکانی دەریای سوور، بەڵام ئەم هێرش و ململانیانە ئەنجامی خوازراوی کۆماری ئیسلامی ئێران نەبوو بۆ کۆتایی بە شەڕەکە کە تێیدا خۆی و بەرەی مقاومە بە سەرکەوتوو بناسێنێ. ئیسرائیل کە لە سەرەتای شەڕەوە مەرجی وەک ئازادکردنی هەموو بارمتەکان و لە ناوبردنی یەکجارەکی حەماس خستبە ڕوو، بێ ئەوەی هەنگاوێک بۆ دواوە بنێت بەردەوام بوو لە هێرشەکانی تەنانەت فشارە نێودەوڵەتیەکان و گۆڕینی بیرروڕای بەشێک لە وڵاتانی ڕۆژاوایی توندی هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر غەزە کەم نەکردەوە. لە لووتکەی ئەم فشارانەدا ئیسرائیل پاڵپشتی سەرەکی ئەمریکای لەدەست نەداوە. دانیکەم لە بەردەم بیرروڕای گشتیدا وای گەیاندووە کە تەنانەت ئەمریکا ناتوانێت ئۆپراسیۆنەکانی سوپای ئیسرائیل وەستێنێت. بۆ ئەکتەرێکی وەک کۆماری ئیسلامی ئێران کە خۆی وەک یەکەم ئیدعای مێحوەری مقاومە پیشان دەدات و لەو ماوەیەدا چەندین جار هەڕەشەی لە ئیسرائیل و هاوپەیمانە ڕۆژاواییەکان کردووە، ئەگەر ئێران هەڕەشە زارەکیەکانی ئەمەلی بکات، ئەوان ناچار هەنگاو بنێتە ڕێگایەک کە بە زۆر فاکتەر ئامادەگی نییە و لەوانەیە بە ئارەزووی ئەو تەواو نەبێ. لەلایەکی تریشەوە ئەگەر دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی هەنگاوێک بۆ بەرگریکردن لە فلستینیەکان هەڵنەگرن، بە قسەی پوچ تۆمەتبار دەکرێن و ئێعتباری ئەوان لە بەرەی مقاومە زیانیان پێدەگات. لە کەشێکی وادا گیان لە دەستانی فەرماندەیەکی دیکەی سوپای قودسی پاسداران دۆخەکەی بۆ ئێران قورستر کردووە. ئێستایی تر تەنیا باسی دۆزی فلستین نییە. ئیسرائیل هەوڵ دەدات خۆی وەک هێزی باڵادەست لە ناوچەکەدا جێگیر بکات و بەم کارەشلانی کەم لە زاهیردا متمانەیەکی سەرنجڕاکێشی بۆ خۆی نیشانداوە. کۆماری ئیسلامی لە دۆخێکی ئاڵۆزدایە. شەڕەکە لانیکەم تا ئێستا بە خازانجی ئەو و بەرەی مقاومە نەچۆتە پێشێ. خەڵک دەپرسن بۆ ئەم کاولکاریە بۆ بە تایبەت تا ئێستا ئەوەی دیارە کۆماری ئیسلامی هەر هەڕەشە دەکات، تەنانەت نەیتوانی خەڵکی ئێران لە پێش ئەم هەڕەشە زارەکیانە بەسیج بکات. لەبیرمان نەچێ ئێران بەرابەر بە تاڵبان هیچی پێنەکرا، بەرابەر بە ئازەربایجان هەروەها کارێکی پێنەکرا، لە زەعفەوە لەگەڵ عەرەبستان ڕێکەوت و ئێستا وڵاتانی عەرەبی باسی سێ جەزیرەی خۆیان هێناوەتە گۆڕێ. هەمووی ئەمانە پێمان دەڵێ لە پشت ئەم هەڕەشانە کزی و لاوازی کۆماری ئیسلامی بەڕوونی خۆی نیشانە.
گۆڤاری پێشڕە و ژمارە 439 دەرچوو و ئێستا لە بەردەستایە. بینەرانی عزیز، پێشڕە و ئۆرگانی ناوەندی کۆمەڵەیە کە سیاسەت و هەڵوێستەکانی کۆمەڵە لەمەڕ بابەتە گرنگەکانی کوردستان، ئێران و ناوچەکە دەخاتە بەر باس و لێکۆڵینەوە. ژمارەی 439 بەڕێکەوتی نیوەی دووەمی سەرماوەز ساڵی 1402 هەتاوی ئەم بابەتانە لەخۆ دەگرێت. سەروتاری پێشڕە و تەرخان کراوە بە ڕاگەاندنی پلەنۆمی چوارمی ناوەندی کۆمەڵە. پلەنۆم بە سرودی ئینتەرناسیۆناڵ و خولەکێک بێدەنگی بۆ یادی گیانبەختکردوانی شۆڕشێشن، ژیان ئازادی و سەرجەم گیانبەختکردوانی ڕێگەی ئازادی و سۆسیالیزم دەستی بەکارەکانی خۆی کرد. دەستور جەلەسەکانی ئەم پلەنۆمە بریتی بوون لە راپۆرتی سیاسی و تشکیلاتی کمیتەی ڕێبەری بە پلەنۆم، دۆخی تازەی چالاکی ئێمە لە هەرێمی کوردستان، ئاسۆی داهاتوو و ڕێکارەکان، دابەشکردنی ئەرکەکان و ڕێخستنی ناوخۆی کمیتەی ناوەندی کۆمەڵە. بابەتەکانی تری گۆڤاری پێشڕە و ژمارە 439 بریتین لە بری دزی دەوڵەت لە سندوقی خاننشینی، مەجلس تەمەنی خانەنشینی بەرز دەکاتەوە لە نووسینی هاوڕێ بەهروز ناسری، کۆڵبەری لەسەر سنوور بەرەو ڕووبوونەوە لەگەڵ مەرگ لە پێناو ژیانێکی مەمرە و مەژیدا، هەڵسەنگانی هاوبەشی حیزبی کۆمونیستی ئێران و ڕێکخراوی کرێکارانی شۆڕشتێر، ئاسۆی داڕمانی حکوومەتی ئیسلامی، پەیامی حیزبی کۆمونیستی ئێران بە بۆنەی 16 سەرماوەز ڕۆژی خوێندکار، وتەیەک بە بۆنەی ڕۆژی جیهانی هاوپشتی لەگەڵ خەڵکی فلستین، بابەتێک لەسەر کۆیلایەتی مۆدێر لە سەردەمی سەرمایەداریدا و هێندێ بابەتی تر هەروەک باسکرا. ئەم ژمارە و ژمارەکانی تری گۆڤاری پێشڕە و لەبەردەستان و بۆ خوێندنەوە دەتوانن سەر لە ماڵپەڕی کۆمەڵە بەشی گۆڤارەکان بدەن. دۆستێکی دێرینی کۆمەڵە، نیشتمان پەروەر، مامۆستا و دڵسۆزێکی شاری مەریوان ماڵاوایی لە ژیان کرد. بەداخەوە بە پێی دوایین هەواڵەکان لە شاری مەریوانی پێشەنگەوە، کاگ عومەر نادری، کەسایەتی خۆشناو، نیشتمان پەروەر، مامۆستای دڵسۆزی قوتابخانەکانی مەریوان، کەسایەتیەکی کۆمەڵایەتی و دۆستێکی دێرینی کۆمەڵە ماڵاوایی لە ژیان کرد. مامۆستای ناسراوی قوتابخانەکانی مەریوان کاگ عومەر بەهۆی هەڵوێستەکانی و داکۆکی لە ئامانجە بەرز و ئینسانیەکانی کۆمەڵە لەسەر کارەکەی وەلاندرا. کاگ عومەر لە سەروبەندی خڕۆشانی جەماوەر و دۆستایەتی نزیکی لەگەڵ کۆمەڵە و کادرە ناسراوەکانی هەڵسوڕاوانە لە کۆچی مێژووی ڕۆڵی بەرچاوی گێڕا. بەهۆی چالاکیەکانی لەلایەن ڕژیمەوە لە کاری مامۆستایی دوورخرایەوە و دەیان چەرمەسەریان بەسەرداهێنا. بە ماڵاویکردنی کاگ عومەر لە ژیان کۆمەڵە دۆستێکی بە وەفای خۆی و خەڵکی مەریوان خەمخۆر و دڵسۆزی شارەکەیان لەدەستدا. بەمبوونەوە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە وێڕای دەربڕینی خەم و پەژارەی خۆمان، سەرخۆشی لە سەرجەم بنەماڵە و خزم و کەسوکاری کاگ عومەر بە تایبەت خەڵکی نیشتمان پەروەر و خەباتکاری مەریوان و دەوروبەری بەگشتی دەکەین و خۆمان با شەریکی خەم و پەژارەیان ئەزانین. یادی کاگ عومەری خۆشەویست بەرز و بەڕێز بێت.
ماڵاوایکردن لە ژیانی هەڵسوراوێکی سیاسی و مەدەنی و دۆستێکی لە مێژینەی کۆمەڵا لە شاری سنە. بەداخەوە ڕۆژی دووشەممە 4 بەفرانباری 1402 هەتاوی کاگ عەتا ڕەزا ڕووبایی هەڵسوراوی لە مێژینەی سیاسی و مەدەنی لە شاری سنە بەهۆی جەڵتەی دڵ ماڵاوایی لە ژیان کرد. کاگ عەتا هەڵسوراوێکی بوارە جۆراوجۆرەکانی خەباتی کۆمەڵایەتی بوو. لە سەردەمی هاتنی کۆڕۆنا یەکێک لە کارگەرەکانی ڕێکخراوی ژیانەوەی کوردستان بوو کە بۆ یارمەتی گەیاندن بەو کەسانە دروست بوو کە تووشی ئەو ڤیرۆسە دەبوون و خۆبەخشانە یارمەتی پزیشکی دەگەاندێ. لە شۆڕشی ژینادا لەبەر ئەوەی کە خۆی شارەزای بواری پزیشکی بوو یارمەتی گەنجانی برینداری دەدا و زۆربەیەک لەو گەنجانەی کە لەسەر شەقام دڕندانە بەردەسڕژی گولەی هێزە ئەمنیەتیەکان و بریندار دەبوون ساچمەکانی لەشیان دەردەهێنا و تیماری دەکردن. کاگ عەتا دۆستێکی بەوەفای ژینگە و ئەندامی ئەنجومەنی چیای سەوزی شاری مەریوان بوو. جگە لەوانە پەیوا بوو لە ژێر دەسەڵاتی کۆماری ئیسلامی هیچ گرفتێکی کۆمەڵگا چارەسەر نابێت. بۆیە ببووە هەڵسوراوێکی سیاسی دژ بەو نیزامە و خەباتکارێکی سوسیالیست بۆ وەدی هاتنی دنیایەکی ئازاد و بەرابەر. هەموو ئەمانە کاگ عەتای کردبووە سیمایەکی خۆشنا و جێگەی متمانەی خەڵکی سنە و مەریوان و دەوروبەری. زۆر بەداخەوە ئەم ئازیزە لە تەمەنی 67 ساڵیدا دڵی پڕ لە هیوا و ئومێدی بۆ ڕزگاری لە لێدان کەوتو بۆ هەمیشە ماڵاوایی لە بنەماڵە و هەموو دۆستانی کرد. بەم بۆنەوە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە لەلایەن هاوڕێیانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران سەرخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵەی ئازیزی دەکەین و خۆمان با شەریکی غەمیان دەزانین. یادی ئازیزی بەرز و بەڕێز بێت. ماڵاوایی لە ژیانی باوکی هاوڕێی گیانبەختکردووی کۆمەڵا لە شاری سنە. زۆر بەداخەوە ئاگادار کراینەوە کە ڕۆژی دووشەممە ڕێکەوتی 4 بەفرانباری 1402 هەتاوی میرزا ئەحمەد ئەمینپەنا باوکی هاوڕێی گیانبەختکردووی کۆمەڵا هاوڕێ ساڵح ئەمینپەنا لە شاری سنە بۆ هەمیشە ماڵاوایی لە ژیان کرد. میرزا ئەحمەد ئەمینپەنا کەسایەتێکی ناسرا و خۆشەویست و جێگەی متمانەی شاری سنە بوو. میرزا ئەحمەد ئاواتی لە گۆڕنانی ئەم دەسەڵاتە جنایەتکارە بوو و تا دووە هەناسەی لەسەر ئامانج و ڕێبازی سووری ڕۆڵە گیانبەختکردووەکەی مایەوە و هیچ کات سەری بۆ ئەم ڕژیمە جنایەتکارە دانەنواند. زۆر بەداخەوە ڕۆژی 4 بەفرانبار بۆ هەمیشە دڵە گەورە و میهرەبانەکەی لە لێدان کەوت و ماڵاوایی لە ژیان کرد. ئێمەش بم بۆنەوە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە پڕ بەدڵ سەرخۆشی دەکەین لە بنەماڵەی میرزا ئەحمەد ئەمینپەنا و هەموو خزم و دۆستان و بە تایبەت شاری سنەی سووری قارەمان. یادی ئازیزی بەرز و بەڕێز بێت. کۆچی دوایی برایەکی گیانبەختکردووی ڕیزەکانی کۆمەڵا هاوڕێ ڕەسوڵ حامدی. زۆر بەداخەوە ئاگادار کراینەوە کە ڕۆژی دووشەممە 4 بەفرانبار کاک سدیق حامدی یەکێک لە ڕوخسارە ناسرا و خۆشناوەکانی شاری سەقز و مامۆستای دەرکراوی دەهەی 60ەکان لە تەمەنی 70 ساڵیدا بەهۆی جەڵتەی دڵەوە گیانی ئازیزی لەدەستا. کاک سدیق برای هاوڕێی گیانبەختکردووی ناوڕیزەکانی کۆمەڵا هاوڕێ ڕەسوڵ حامدی بوو. کاک سدیق دانیشتووی ئوروپا و لەوێ نیشتەجێ بوو. بەم دوایانە گەڕابەوە بۆ زەیدی خۆی واتە شاری سەقز بۆ سەردانی کەسوکارەکەی کە زۆر بەداخەوە بەهۆی جەڵتەی دڵەوە دڵە گەورەکەی بۆ هەمیشە لە لێدان کەوت و ماڵاوایی لە ژیان کرد. جێگەی ئاماژەشە کە ناشتنی ناوبراو لە گۆڕستانی ئایچی لە 7 بەفرانبار بە ئامادەبوونی زۆرینەی زۆری خەڵکی چین و توێژە جیاجیاکان لە شاری سەقز بەڕێوە چوو بە خاکیان سپارد. ئێمەش بەم بۆنەوە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە پڕبەدڵ سەرخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵەی ئەو ئازیزە دەکەین و خۆمان با شەریکی خەمیان دەزانین. یادی ئازیزی بەرز و بەڕێز بێت.
بەڵێ بینەرانی ئازیز و خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە بەم جۆرە گەیشتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەیە ئێمە و بینەران. زۆر سپاس بۆ ئەوەی کە تا ئێستا بینەر و بیسەرمان بوون. چاوەڕێی نامە و ئیمەیل و پەیوەندی تەلەفۆنی ئەوەین. بۆ هەرچی زۆرتر ڕازاندنەوەی بەرنامەکەی خۆتان حتمما پەیوەندیمان پێوە بگرن و ڕابۆچوونەکانتان باس بکەن. تا هەفتەیەکی تر و بەرنامەیەکی تری ئێمە و بینەران هەر شاد و بەختەوەر بن و ماڵاوە.